هەم لە نوێژ هەم لە ڕۆژ و بەردەوام سوپاس بخوا یعنی دەمێکیشە زۆر دەمێکە 15 ساڵ زیاتریشە بێت پێم خۆشە ئەو سەفەرە پیرۆزەم بەنسی بێ بەڵام خوای گەورە کردی لەم ئەم ساڵە بەنسیبم بوو ئیتر پێشم خۆش بوو لە دوای ئەوەی کە عەمراکەم گۆرانی نەڵێم تقریبا 40 ساڵە بێ من لە 85ەوە گۆرانی هەڵێم 30 ساڵە بێت یعنی دانەبڕام لە نوێژ و ڕۆژ و ئەوە سپاس بخوا بەڵامی تر گۆرانی چمەوت هەڵبەت زروفەکەوا بووە یعنی مەجبور بووم کە گۆرانی بڵێم لەبەرەوەی سەرەتا وەکو دەستپێکە کە دەستم پێ کردووە ئەوە سەرەتا بوو بەڵامی تر لە ئەخیرا وای لێ هات بوو بە بژەیی بۆ من دوای کەوتم ئیش و کاری کەشم نەبوو مەجبور هەتاکو ئەم ڕۆحانی ئێستا ژوا خۆمیاوەتە دەست خوای گەورە نەخێر موچە و ئەوە هیچ شتێکم نییە هیچ سەرچاوێکی کەش نییە تەنها من بە گۆرانی بەڕێچووم بەڵام سپاس بخوا خانی خۆم هەیە کرێچینیم ئیتر بزانین خوایان چی بەنسی بکات ئیشێک بۆ من هەرە بێ ئینشەڵڵا 15 ساڵیشە بێت تقریبا ینی زۆر بەدڵ گۆرانیم بۆ نەهاتوە زۆر بەدڵ نەموتووە بەڵام بۆ هەر شوێنێک چووم هەوڵم ماوە ئەوانەی کە لەوێن ڕازیان بکەم و دڵیان نشکێنم